كرن قالك جوان قورن بكم هاتن ديتن لبليلوكو لينسر نهاتي كرن هيجي بدها قورن بكم نهاتي نديتنو جدر بيفانجي بهزارة قال شنقالي بتايبت جنو زاروك جالية چتين داعشي هاتن الرفاندنو دزدريجي وسروان هات كرن لبازارن كولتي هاتن فلوتن حياة كيريان جي عقوبتي بهزارة نديارة ئێستا دوای 6 ساڵ لە تاوانی جینۆساید و کارەساتی شەنگال لەسەر ئاستی ناوخۆ لە هەرێمی کوردستانە ئەرچی موسەساتی فەرمیە لە هەرێمی کوردستانە کە ئاوەدانکردنەوەی ئەو مەنتیقانە و ژیانەوەی ژیان لەو مەنتیقا و هەوڵدان بۆ گەڕانەوەی هەموو ئەو کەسانەی کە تا ئێستاکە لە کەمپەکانە ماوەن بۆ شوێنی خۆیان کە ئەمە بنەمایەکە و سەرەتایەکە بۆ ئەوەی کە تۆ ئەو پلانەتێک بشکێنی کە تیرۆریستانی داعش ئەنجامیاندا و ئێستاش تورکیا دەیەوێت درێژەی پێ بدا و ئەو مەنتیقەیە داگیر بکە و چیای شەنگال داگیر بکە وێ ئێریشا بوو لەسەر گەلێ مەلی شنگالێ ئەم شەرمەزار دکن دێ حمي كسايتي بول شنغالي ده قالي مالي شنغالي ام تبا ببيرينن وبرفدان اوان ام بيروز دبينن جبابو ام حيث جوان رابكن لازمه تباي قالي ما لشنغالي خدي دركبه ويك جيجي جبابو ام شنغالي خدي دركبه لازمه بيك دنجي ام ستاتويا قالي شنغالي ام جبونا ويتا كوشين بكن وبدن قبول كرن خدي دركتنا مال قالي شنغالي بي آبا كرنا ستاتويا كي سر بخوا جبو قالي شنغالي اجي خمسالي خدي دركبه نەکشەر مەزاریەکەین ڕوڕەشی بۆ ئەو کەسانش کە پشتیان لە شەنگال کرد کە هەتا ئێستاش نایانەوێت لێکۆڵینەوەیەکی جوان بە مێژووکردنێک ببێت و نایانەوێت بە جوانی ئەمە بکرێتە کەیسێک لە دادگا نێودەوڵەتیەکانە و لە دادگای وڵاتەکەی خۆشمانە لە دادگای نەتەوەیشا جارێکی تر ئەمە بخرێتە شەنووکە و لێپرسینەوەی لەگەڵا بکرێت چونکە باش ئەزانین ئەگەر دوژمنەکانمان جارێک تاوانبار بن بەوەی کە هاتوون بەڵام دەجار خیانەتکارەکانمان لێرەیە تاوانبارن کە پەلکێشیانەکەن و دەستیان نەگرن شەنگال ڕۆژە سەختەکەیە کە 74مین جارە ئەمەی بەسەرایە بەڵام گەلی کورد ئەگەر بێت و جیا لە برایەزیدیەکانمان تەماشا بکەین هەر کامێک لە براکانی ترمان لە کاکەیەکان لە هەر کامێک لە براکانی تر هەموومان بووینەتە قوربانی ئەو حاڵەتەی کە وەکو ئارزوکردن وەکو کاریسەی ئینسانی وەکو کاریسەیەکی نەتەوەیی و بە هەمان شێوە ئازادی خوازەکانمان هەتا ئەم لەحزەیەش کەوتە وەزێک هاتووە بەسەر گەلەکەمانە هیچی لەوە چێ بڵم کەمتر نییە لە قوربانیەکانی کە پێشتر بەسەرمانە هاتووە کە ئینسانێک گوای لێبێ ئیشی کردووە کاری کردووە فرمانەکانی جێبەجێ کردووە خزمەتی کردووە بۆ کۆمەڵگاکەی لە جیاتی پاداش تەنانەت موچەکەشی پێڕەوا نەبینرێ نەک موچەکەی پێڕەوا نابینرێ بگرە محاسبەی ئەو کەسانە ئەکرێ کە داوای ئاو و کارەبا و موچە و ئازادی بکەن لە وڵاتەیە ئاخر ئەبێ ئەمە تا چەند چ دژمنکاریەک بێ چ خیانەتکاریەک بێ چ تاوانێکی گەورە بێ بەرامبەر بەم میلەتە ئەکرێ
بەهێنم من بەڵێنم ئەو کاتێک کە داعش هێرشی کرد من بەدوای برنجی سامان ناگەڕم لە خەتە سوولەکەی ئای تۆ چیت کردووە منیش ئەحمەدم دەژەنگا قوتوعات دەگرا من بەدوای شەڕی تورکیا دەگەڕا ئەی تۆ چی دەکرد من فاتمەم کە باتیزەکانی شەنگال بە سابەیە بران من یافراقم لێدا بۆ سەیران ئەی تۆ چی دەکرد وردان چما وا دەکەن لەگەڵ یەکتر دوژمن و کەچی دۆستی دوژمنن جەنگ لەسەر جەنگ بەس لە دوایمەت بەسەرمانە بێن ئێمە هەر نزام و ئاشتی دنیاکەین شکۆمەندی لەش و شێر و کوشتن و سڕینەوەی ئەوان نییە ماڵی خداوند کرد لە باخچە پیرۆزەکانی فرداوس ماڵم لە شەنگال بوو دەڵێن مەلەک بەڕێ